وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. تەبایی و برایەتی، خۆشەویستی و ڕێکوپێکی بۆ ناو خێزان، بۆ ناو قەوم و خزم و کەسایەتی، بۆ هاوڵاتیانی گوندێک، گەڕەکێک، شارۆچکەیەک، شار و وڵاتێک مایەی یەکەم دڵخۆشیە. هەر خێزانێک، هەر گەل و نەتەوەیەک، هەر دانیشتوانی گوند و شار و شارۆچکەیەک بەیەکەوە تەبا و برا و خۆشەویست بن. خاڵی یەکەم بەرهەمەکەی ئەوەیە بەردەوام دڵیان خۆشە. دووەم سەرکەوتن لە کارەکانیان بەردەوام سەرکەوتووە و بەرەو پێشەوە دەڕوە. سێیەم هێز و پێز و حرمەت. سێیەم دەستکەوتی تەبایی بریتیە لە هێز، لە پێز، لە حرمەت. هەر لە ناو خێزانەکەی خۆتدا ئەگەر ڕێزتان لە یەک گرت، هەموو خەڵکی دەرەوەی خێزانەکە ڕێزتان لێ دەگرێت. بەخوا کە ژن و مێرد و ماڵ و منداڵ بۆ خۆیان ڕێزی یەکتریان نەگرت، وەڵڵا خەڵک لە دەرەوەی ماڵەکە گاڵتەت پێ دەکا و تەداخولی ناو ژیانت دەکا و بە ئارەزووی خۆی بەکارت دێنێ. ئەگەر دانیشتوانی گوندێک بەیەکەوە تەبانە بن، خەڵکی دەرەوە زەفەریان پێدێنێ، بە چاوی سووک سەیریان دەکا، ناو و ناتۆرەی ناشرینیان لێ دەنێ. ئەم جاوەرە بۆ شارۆچکەیەک و بۆ شارێک و پاشان بۆ وڵات و میلەتێک. بۆیە خۆی پەروەردگار چارەسەرەکەشی بۆ داناوین. کاتێک کە ئەم مرۆڤانە هەموو بەیەکەون لە خێزانێکەوە تا دەگاتە کۆمەڵگا و تا دەگاتە گەل و نەتەوە و دانیشتوانی وڵاتێک، ئەگەر دەتانەوێت ئەی مرۆڤەکان بەیەکەوە تەبابن، ئەم ئاەتە قورئانیە جێبەجێکەن. لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 103 خۆی پەروەردگار دەفەرمێ: واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا. دەفەرمێ هەر هەمووتان واعتصموا تندز بگرن بحبل الله، بەو پەتەی کە پەروەردگار لە ئاسمانەوە ناردوویەتی. خۆی پەروەردگار ئەو نمونەیەمان بۆ دێنێتەوە چۆن کەسێک کە خەریکە لە شوێنێک بیهێنە دەرەوە پەتێکی بۆ دەخەنە خوارەوەڵەن تون دەست بە حەبلەکەەوە بگرە و ڕات دەشێشین. یان کەسێک کە دەیەوێت لە شوێنێک نەکەوێتە خوارەوە حەبلێکی پێێت تون دەستی پێوە گرتووە. یان تەسبیحێک ئەگە 100 دەن کە ئەگەر 1000 دەن کە زیاترە کەمترە سەی دەکەی، هەر هەمویان بەهۆی چیەوە؟ لە بازنەیەکە لە شوێنێکا کۆبوونەوە بەهۆی پەتێکەوە. هەموو دەنکێک لە دەنکی ئەو تەسبیحە یان ئەو ملیوانکەیە کە لە شوشەیەک دروست کراوە، هەمویان دەستیان گرتووە تند تند بەو حەبلەی کە لە ناویدایە. قورئان ئەو نمونەیەمان بۆ دێنێتەوە، دەفەرمێ ئێوەش ئەی گەلی موسڵمان، ئەی موسڵمانان، ئەی دانیشتوانی شارێک، ناو خێزانێک، شارێک، شارۆچکەیەک، وڵاتێک، ئەگەر دەتانەوێت پەرد نەبن، واعتصم و زۆر تند دەست بگرن بە حەبلی خواوە. حەبلی خوا یعنی قورئان. دەست بگرن بە حەبلی خوا کە قورئانە. هەر هەمووتان تند دەستی پێوە بگرن. دەست بگرن بە ڕێبازی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. شل مەبن، تند دەستی پێوە بگرن. اعتیسام ئەوەیە تند دەستی پێوە بگرن. جەمیعاً هەر هەمووتان. ولا تفرقوا، پارچە پارچە مەبن. کەواتە ئەگەر بمانەوێ پارچە پارچە نەبین، تەفرەقەمان تێنەکەوێ، یەک ڕێگا هەیە: دەستگرتن بە کتابەکەی خوا، حەبلی خوا کە لە ئاسمانەوە هاتووەتە سەر زەوی کە قورئانە، دەستگرتن بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. واذكروا نعمة الله عليكم. خوا دەفەرمێ یادی ئەو خەڵاتە گەورەی پەروەردگار بکەنەوە لەسەری خۆتان ئەو کاتەی ئەعداءن کە ساڵانێکی زۆر دوژمنی یەکتر بوون. فألف بين قلوبكم. خوای پەروەردگار دڵەکانی لە یەک نزیک کردنەوە، کردنی بە یەک دڵ. ئالێرەدا ئەم ئاەتە پێمان دەڵێ تەبایی و برایەتی بەدڵ نەبێ تا سەر نابێ. فأصبحتم بنعمته إخوانا. بنعمتی خوای پەروەردگار، بە فەزڵ و بەخششی خوای پەروەردگار بوونە برا. کەواتە برایەتی تەبایی ناو خێزان
ناو گەڕەک و ناو شار و ناو وڵات ئەمە بەڕاستی نیعمەتی خوایە، بەڕاستی خەڵاتێکی گەورەی خوایە. بۆیە شریعەتی ئیسلام پەروەردگارمان لە ڕێی شریعەتەکەیەوە بەردەوام فەرمانمان پێدەکا بەکاری بە کۆمەڵ، بە جیانەبوونەوە لە یەکتر، بە پژنەکردنە یەکتر. وەیەد اللهی مع الجەماعە، دەستی پەروەردگار لەگەڵ جەماعەتایە، لەگەڵ کۆمەڵدایە، لەگەڵ ئەوانە نییە کە تەفرەقە و پارچە پارچە بوون. ئەوەتە لە عیبادەتەکاندا ئێمە نوێژی بە کۆمەڵمان هەیە. ئەو نوێژەی ئەگەر لە مزگەوتە بە جەماعەت دەیکەی و شامبەشانی مسلمانان یەک سەف دەوەستی و سەفەکانتان ڕێک و پێکەن، ئەو نوێژە بە 27 نوێژی تاکە لە ماڵەوە دەیکەی یان لە دەرەوەی ماڵ و مزگەوت دەیکەی خێری هەیە. نوێژی جومعە بە تاک ناکرێ، ئەبێ ئیلا بەواجبی لەگەڵ مسلمانانی دەوروبەردا جاوە گوندەکەتە، گەڕەکەکەتە، شارەکەتە بەیەکەوە کۆ ببنەوە. ئەبێ نوێژی جومعە بە کۆمەڵ بکرێ. جیهاد و تێکۆشان لە پێناوی خوادا نابێت داستە دەستە بن. إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص. ئەبێ ڕیزی جیهاد یەک ڕیز بێ، بە جەماعەت بەیەکەوە پاڵ بدەنە یەک وەکو دیوارێکی، چۆنم خشتە و خشتە و بلۆکەی پێ بەستۆتەوە بەبێ یەک لێک دەترازێن. ئەبێ مسلمانانیش ئەوای یەک سەف و یەک ڕیز بن، ئەمجا جیهادیان پێ دەکرێت. علمی شەرعی، فێربوونی قورئانی پڕبەرەکەت و بەخشش، تەدەبڕ و لێکۆڵینەوە دەرسی قورئان بە کۆمەڵ پڕبەرەکەتە. مەجتەمع قوم في بيت من بيوت الله، مەجتەمع قوم في بيت من بيوت الله، هەر کۆمەڵە خەڵکێک ئیماندار و مسلمانێک کۆ ببنەوە، چاولێ مەجتەمع کۆ ببنەوە، تەفرەقە نەبن لە ماڵێک لە ماڵەکانی خوادا. بۆچی دانیشن؟ یەتلونە کیتاب الله، قورئانەکەی خوای پەروەردگار بخوێننەوە، دوای خوێندنەوەی وەیەتەدارەسونەه بەینەهم، لە نێوان خۆیاندا دیراسەی بکەن، لێ ورد ببنەوە، دەرسی ژیانی لێ هەڵبێنجن، بیکەن بە کردار، بڵێن ئەم هەفتەیە لە خزمەت قورئاندا ئەم چەند ئاەتەمان خوێندەوە، فێری خوێندنەوە تەجویدەکەی بووین، دیراسەمان کرد، لێمان کۆڵیەوە، دەرسی ژیانمان وەرگرت. ئەبێ ئەم کۆمەڵە ئاەتە لە ژیانماندا ڕەنگ بداتەوە، جێبەجێکەین. ئەگەر کەسانێک ئاوە بە کۆمەڵ کۆبوونەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوادا بۆ دیراسەکردن و فێربوونی قورئان، ئیلا نەزەلەت عەلەیهم السەکینە، ئیلا دڵنیابن ئارامیان بەسەرا دەبارێ، وغەشیەتهم الرەحمە، ڕەحمەتی خوای پەروەردگاریان بەسەرا دەبارێ، باڵی ڕەحمەتی خوا بەسەریانە دەخشێ، هەست بە ئارامی دەکەن. بەخوا ئێمە لەم وانە قورئانیانەدا ئەلحەمدولیلا وەڵڵاهی هەست بە ئارامی دەکەین، دڵ و دەروونمان ئیسراحەت دەکا، شەکەتی دەروون و جەستەمان دەردەچێت. ئەوە ڕەحمەتی خوا بەویستی خوا بەسەرمانە دەبارێ، ئەوە ئەو سەکینەت و ڕەحمەتەی خوای پەروەردگارە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیجتەمیعوا علی طعامکم، کاکە تاک نان مەخۆن، هەر کەسە 5 دقە ئەم دەڕوا و ئەم جاو دێتە سەر سفرە، ئەو دەڕوا و ئەم جاو دێتە سەر مێزی نانخواردن. نە، لە یەک کاتە بە یەک کۆمەڵ بە یەک خێزانی هەمووتان وەرنە سەر مێزی نانخواردنەکە، وەرنە سەر سفرە و سینی خواردنەکە، هەمووتان کۆ ببنەوە لەسەر خواردنەکە. إن الشيطان مع الواحد وهو من الاثنين أبعد. ئینسان ئەگەر بە تەنها بوو شەیطان زۆر لێ نزیکە، ئەگە بوون بە دوو کەس شەیطان دوورترە لێت، ئەگە بوون بە 3 زیاتر دوور دەکەوێتەوە. کەواتە بەرەکەت کاتێک نەما لەسەر سفرە و ماڵەکانمان کە بە کۆمەڵدا نەدەنیشتین لەسەری، بەرەکەت کاتێک لە دەرس و دەورەکانماندا نەما هەر کەسە خۆی بە شتێک زانی و تە مزگەوتەکانمان جیا کردەوە، هەر کەسە ڕووی لەلایەک بوو، ئەو ئیجتەماعە و کۆمەڵکاریە نەبوو بەداخەوە. شەیطان کاتێک پێمان دەوێرێ و زەفەرمان پێدەبا کە بە تەنها دەکەوینەوە، کە پشتمان لە مسلمانانی هاوبیر و باوەڕ و خوشک و برای خۆمانە. بەڵام بزانن جیاوازی ڕاو بۆ چوون لە مەسەلە فیقهیەکاندا نابێ ببێتە مایەی تەفرەقە و دووبەرەچیمان، کە خوا دەفەرمێ وەعتەسیموا بحەبلی الله جەمیعا. هەندێک تێگەیشتن هەیە بۆ هەندێک دەقی قورئان و فەرموودە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەگەر خلافیشمان هەبێت تێیاندا نابێت کار بکاتە سەر برایەتیمان، چونکە ما زالت الصحابة يختلفون في أحكام الحوادث وهم مع ذلك متآلفون. صحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم
لەسەن هەندێ ڕوودا و پێشهات جیاوازیشیان هەبوو بۆ چوونی جیاوازیان هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە دڵەکانیان پەیوەست بوو بە یەکەوە برایەتیان هەر ڕۆژ بە ڕۆژ بەهێز دەبوو وەنونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی جەنگی ئەحزابدا فەرمووی لا يصلين أحد العصر إلا في بني قريظة هیچ کەسێک لە ئێوە نوێژی عەسر نەکا ئیلا لە بەنی قوڕەیضە نەبێ ئیلا لە بەنی قوڕەیضە نوێژەکەی بکە یعنی بۆەوەی زوو بگەنە ئەوێ کاتێک کە بەڕێکەوتن لە ڕێگادا نوێژی عەسر بوو بانگی نوێژی عەسریدا سەحابەکان بوونە دوو بۆ چوون هەندێکیان وتیان مەبەستی پێغەمبەر ئەوە بۆ صلی الله عليه وسلم کە لە ناو بەنی قوڕەیضە نوێژەکەمان بکەین فەرموویەتی فی بەنی قوڕەیضە فی بۆ ظەرفیەتە ڕێک لە ناو ماڵەکانی بەنی قوڕەیضەدا کە جوولەکەکانن لەوێ نوێژی عەسرمان بکەین هەرچەند سوننەت وایە کاتی هەرە باش بۆ نوێژکردن و ئەفضەل وایە کاتێک کە بانگیدا یەکسەر لەو شوێنە نوێژەکەت بکەیت تاخیری نەکەی بەڵام وتیان ئێمە لەبەر فرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا نەچینە ناو ماڵەکانی بەنی قوڕەیضە لەوێ نەبێ نوێژی عەسر ناکەین چونکە حەدیثەکە ئاوا دەفەرمێ فی بەنی قوڕەیضە کۆمەڵی دووەم وتیان نەوەڵا ئێمە ئێستا لێرە نوێژەکەمان دەکەین مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بۆ کە پەلە بکەن خۆتان مەخافڵێنن خۆتان دوا مەخەن لە ناو فریاکەون بە زووترین کات بگەنە ناو ماڵەکانی بەنی قوڕەیضە ئێستا ئێمە نوێژەکەمان بە کورت و پوخت و خاوێنی دەکەین درێژی ناکەینەوە بەدەم ڕێگاوە تەسبیحات دەکەین خێرا خۆشمان دەگەێنی نەبەنی قوڕەیضە بەڵام لێرە نوێژەکانمان دەکەین چاولێ سەحابە بوون لەسەر یەک فرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو بۆ چوونی جیاواز هەر ئەو زەمەنەی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم خۆی لە ژیاندایە هاتە ئاراوە دەفەرمێ ئەوانە لەوێ نوێژیان کرد ئەو کۆمەڵەش ڕۆیشتن لە ناو بەنی قوڕەیضە نوێژیان کرد دوای ڕووداوەکانی جەنگی ئەحزاب و پێغەمبەریان جێڕایەوە صلی الله عليه وسلم دەربارەی ئەم دوو جیاوازی نێوان کۆمەڵی سەحابە دەفەرمێ فەلەم یعنف واحدا منهم سەرزەنشتی کەسیانی نەکرد نەیفەرموو کاری کەستان ڕاز نییە واتە بە بێدەنگیەکەی بەوەی کە سەرزەنشتی نەکردن دەری بڕی کە کاری هەردووکتان ڕەوایە بەڵام دەستخۆشیشی لێ نەکردن دەفەرمێ فەلەم یعنف دەستخۆشی لێ نەکردن بەس سەرزەنشتی نەکردن یعنی چاکتر ئەوە بوو هەمویان لەسەر یەک ڕاکۆبوونایە کاتێکیش کە لێک ترازان و بوونە دووڕە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچیانی بە هەڵەدانەنا و هیچیانی لۆمە و سەرزەنش نەکرد خوای پەروەردگار بە ئاگامان دێنێتەوە دەفەرمێ والذین كفروا بعضهم أولياء بعض إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير ئەوانەی کافر و بێبەڕوان هەندێکیان دەبنا پشتیوانی هەندێکی تریان خوای پەروەردگار دەفەرمێت سەرنج بدەن گاورەکان جوولەکەکان مشریکەکان ملحیدەکان ئەوانەی ئەهلی کوفرن چۆن پشتیوانی یەکتر دەکەن خاڵن ناکۆکەکانیان واز لێ دێنن لەسەر خاڵە هاوبەشەکانیان دەگەنە ئەنجامێک و واز لە ناخۆشی نێوانیان دێنن دەفەرمێ ئیلا تەفعلوه ئەگەر ئێوە مسلمانان ئیمانداران ئاوانەکەن ئاوان نەبنە برایەک ئێوەش تەبانە بن ئێوەش خاڵە هاوبەشەکان بێن و گفتوگویان لەسەر بکەن و بیکەن بە خاڵی پتەوی برایەتیتان و چاوپۆشی بکەن و پشتگوێی خەنە و خاڵانەی کەوا زۆر گرنگ نین و جیاوازن لە نێوانتاندا ئەگەر ئێوەش ئاوا تەبا و برانە بن تەکون فتنة في الأرض وفساد كبير ئەوە ناڕەحەتی و ئازار و جێچەڵ لەسەر زەوی پەیدا دەبێت ئەوە گەندەڵی هەرە گەورە کەبیر زۆر گەورە لەسەر زەویدا بڵاو دەبێتەوە بەڵێ ئەمڕۆ دەڵی ئەم ئاەتە بۆ ئەمڕۆمان بۆ دابەزیەوە فعلن بۆ ئەمڕۆ دابەزیەوە ئەم ئاەتە بۆ حتا ڕۆژی قیامەت هەموو ڕۆژێ نوێیە هەموو ڕۆژێ بە ئاگامان دێنێتەوە دەفەرمە سەی دەوروبەرتان کەن ئەوە تا یەکێتی ئەوروپا هەیە پارەیان دەکەن بە یەک سنووریان ناهێڵن بە یەک پاسپۆرت لە یەک شوێنەوە داخڵی هەموو ئەوروپای پێدەگەڕێی بەرژەوەندی سیاسیان دەکەن بە یەک دیفاع لە یەکتر دەکەن ئەوە هەلی کوفریشن ئەی توخوا ئێمەی ئەهلی ئیسلام دەبێ هەر یەکەمان ڕوومان لە شوێنێک بێ هەر یەکەمان سەر بە شوێنێک بین هەمووشمان دەست لە حەبلەکەی خوای پەروەردگار بەردەین بەخوا هەڵەیە بۆیە ئەمڕۆ ئەو هەموو فەسادەی لەسەر زەویدا هەیە فەسادی هەرە گەورە فەسادی ئەخلاقی فەسادی ماڵی فەسادی ئیداری
هەروەها ئەو هەموو ناڕەحەتی کە فیتنەیانی ناڕەحەتی و ئازار و جێچەڵ بە موسڵمانان هەمووی لە ئەنجامی ئەوەدایە ئێمەی موسڵمان چاومان نەکرد کە دەبواە ئەوان چاو لە ئێمەکەن وەکو ئەهلی کوفر نەهاتین یەک بگرین ئەوان هەمویان یەکدەست دژی ئەهلی ئیسلامن بەڵام بەداخەوە ئەهلی ئیسلام هەمومان کۆک و تەبانین ئەوە تا بینیمان لە جەنگی غەزەدا کە لەوێ جەنگ بوو لێرە هیوا هەبوو بە دڵیش خۆشحاڵ نەبوو بە سەرکەوتنی مسلمانانی غەزە بەخوا مەلا هەبووە لەم کوردستانەوە دەیگوت ئەوە جەنگی فلان وڵات و فلان قەدیم و باسی 500 ساڵ لەمە پێشی لێنایە پێشێ دەیوە ئەمە جەنگی سەفەوی و عوسمانیە برا ئەمە جیهادی چی و ئەمە غەزای چی و ئەمە حەماس کوا مجاهیدن و ئەمە سەر بە فلان شوێن و یەکێکیکە دوای سەرکەوتنیشیان دوای بەخشینی دەریایەک خوێن بەڵام بەسەر بەرزی دەرچوون لێی هێشتا ناڕەحەت بوو دەیگوت ئەوە شکستە ئەوە کوا سەرکەوتنە چاوەلی ئێمە هەمومان ئەهلی یەقی برین لە مزگەوت تاوتار بۆ خەڵک دەدەین لەسەر بابەتێکی عەقیدەیی کە کۆمەڵک موسڵمانی مەزلوم 70 ساڵ زیاتر ئەستەمیان لێ دەکرێت دەچەوسێندرێنەوە خاچیان داگیر دەکرێت خوێنیان دەڕژێ زیندانیان بە 100 ساڵ زیندانی دەکرێت لە زیندانە گەنج و لاوی و پیریان دەڕزێندرێ هێشتاوە تا ئێمە لێرەکانن لەسەر دوعاکانیش بۆیان کە بەکرداریشی چمان نەکردووە بەداخەوە لەسەر دوعاکانیش بۆیان هاوڕانین لەسەر ئەوەی کە بڵین خوای سەریان خەی بەسەر ڕژێمی زاوێنی ناپاکدا ئەو دەستە خائینانە بشکێنی لەسەر ئەوەش کۆگنین بەڵام سێ دەکەی ئەوان ئەهلی کوفر ئەوە خوای پەروەردگارە کە لوتیان دەشکێنێ بە گەورەی خۆی لەبەرەوەی ستەمکارن لەسەر ستەمەکەیان ئەو هەموو کوفرە بە هەموو وڵاتانی دنیاوە بوونەیە کێز و پشتیوانی لە یەک دەکەن بۆچی موسڵمانان برایەتیان کاڵ بۆتەوە ئەمە پرسیارێکە بۆچی موسڵمانان برایەتیان کاڵ بۆتەوە لەبەر ئەم خاڵانە یەکەم کەمی تەقوا مرۆڤی تەقوادار لە خۆی بەگومانە داخۆ بە هەشتیە یان دۆزەخی نەک خەریکی سەلماندنی ئەوە بێ کە غەیری خۆی دۆزەخین ئینسانی تەقوادار بەردەوام سەیری خۆی دەکات ئەڵێ خوای گیان تۆ بڵێ من بەهەشتی بم خوای ئەوەندە گونەهبارم تۆ بڵی لە هەموو گوناهەکانم خۆشبی وەڵی کردەوەکانم خوا زۆر زۆر کە من بە بەرەکەتی خۆت بە فەزلی خۆت بۆم زیادکەی خوا بەکردەوە پیسەکانی خۆم لەگەڵ نەکەی بە ڕەحمەتی خۆت بم بیتە بەهەشت ئەهلی تەقوا ئاوا بیر دەکاتەوە ئەوەی تەقوای کزە بەس خەریکی ئەوەیە بیسەلمێنێ ملی ئاەت دەگرێ ملی فەرمودەی پێغەمبەر دەگرێ صلی الله عليه وسلم ملی قەولی سەحابە و تابعین دەگرێ بەس بۆ ئەوەی بیسەلمێنێ بەس من ڕاستم بەس ئەوەی لە دەوری منە بەس ئەوەی گوێ لە وتاری من دەگرێت بەس ئەوەی دێتە مزگەوتی من و جومعە لە دوای منەوە دەکا و ئامادەی تەراویحی مزگەوتی منە بەس ئەوانە بەهەشتین دەیوێ بیسەلمێنێ بە زۆر خەڵکی تر هەمووی جەهەنەمیە پەنا بەخوای پەروەردگار ئەوە کەمی تەقوایە کە تۆ جارێ خۆت لێ بوو بێتە بەهەشتی لەو سەرەوە هاتبی ئەوە دڵنیابی وا تۆ لە بەهەشتای ئەمجا بیسەلمێنی کە خەڵک بەهەشتی نیە و دۆزەخیە لە جیاتی هیدایەتیان بدەیت کاک ئەحمەدی موفتیزادە دەیفەرموو شەرم دەکەم ڕۆژانە کاتێک کاوا دووبارەی دەکەمەوە لە هەموو تەحیاتی نوێژێکمە بە فەرز و سونەتەوە دەڵێم السلام علينا وعلى عباد الله الصالحين ئەم دروشمە بڵێمەوە لە هەموو تەحیاتی نوێژێکی فەرز و سونەتدا لەولا شەوە ڕقم لە موسڵمانێک بێ ڕقم لە یەک موسڵمان بێ شەرم لە خۆم دەکەم تەریق دەمەوە عەرەقی شەرمەزاری دەڕێژم کەواتە خاڵی یەکەم کەمی تەقوایە خاڵی دووەم خەڵک بۆ لای خۆبانکردن نەک بۆ لای خوابانکردن بەخوا هەر مەلایە و هەر گروپە و هەر لایەنە دەیەوێ خەڵک بۆ لای خۆی بانک بکە نەک بۆ لای خوا کەچی قورئان دەفەرمێ ئودعوا إلى سبيل ربك ئەمانە کردویانە بە ئودعوا إلى سبيلك نەک سەبیلی ڕەبیکە کە خەڵکیشت بۆ لای خۆت بانک کرد چاوت غەیری خۆت نابینێ جاریشان بە کاک ئەحمەدی موفتیزادە دەڵێن مامۆستا کاک ناسری سوبحانی وردە وردە تەلەبەکان و قوتابیەکان و فەقێکان ڕادەشێشێ بۆ دەرس و دەوری خۆی دایانبا هەڵوێستێکرد نابێ دەفەرمێ کاک ئەحمەد دەفەرمێ باشە کاک ناسری سوبحانی دەیەوێ قوتابیەکانم بەرێ بۆ کوێ چیان لێ دەکات واللهی من لە خوام دەوێ قوتابیەکانم وەکو مامۆستا ناسر بن ئەگەر خوا دەکا گوێ لەو دەگرن ئەگەر خوا دەکا قوتابیەکان و شاگردانی من و ئەوانەی کە منیان خۆش لێ و بڕوایان بە مامۆستایەتی من هەیە و بڕوایان بە عیلمی من هەیە گوێ لە علومی شەرعی دەگرن ئەگەر خوا دەکا دەچنە لای مامۆستا ناسری سوبحانی
دەی بەخوا من هیچ کەم ناوێ خوا دەکات تەلەبەکانی من وەکو ئەو دەردەچن و لەسەر ڕێبازی ئەو پەروەردە دەبن ئەوە ئیشی منە سەیری ئەم تەباییە ئەم برایەتیە بە کوردی و بە کورتی مامۆستا ئەحمەدی موفتیزادە پێوتین من خەڵک بانگ دەکەم بۆ لای خوا بۆ لای سەبیلی ڕەبێک نەک بۆ لای سەبیلی نەک بۆ لای ڕێگاکەی خۆم من نامەوێت قەرەباڵغی لە دەوری خۆم کۆکەمەوە سێم هەندێ مەلاو بانخواست هەن هەندێک تەوژمی ئیسلامی هەن تێگەیشتنی خۆیان بۆ ئیسلام وەک دین و وەحی دێتە بەرچاویان و بە حەقیقەتی ڕەهای دەزانن لە غەیری خۆیان بە بیانون لە خوایان دەوێ پێچەوانەی تێگەیشتنی ئەوان ئەو مەلایە ئەو بانخوازەی تر یەک قسە بکە لێ لە هەوا بدەن فەیسبووکی لێ پڕکەن زەربی سوور بەسەر ڕسمەکەی دابێنن ئەوەتانە لە ناو موسڵماناندا بەداخەوە هەموو ساڵە ئەمانە زەق دەکرێتەوە سەرفترا لە کۆتایی ڕەمەزاندا سەرفترا ئەرێ بە پارەیە یان بە قوتە ئەرێ مەولود بیدعایە یان کاری چاکەیە ئەرێ نەورۆز حرامە یان مباحە ئەرێ لە سەرەتای خوێندنی فاتیحەوە لە نوێژی ئیمامەتدا بڵین بسم الله الرحمن الرحیم یان لە ژێر لێەوە بڵین بسم الله الرحمن الرحیم ئەمجا الحەمدولله بەدەنگی بەرز بڵین ئایا قونوتی نوێژی بەیانیان بخوێندرێ یان نەخوێندرێ ئایا دەنگدان دروستە یان حرامە ئایا عەزابی قەبر هەیە یان نا ئەم هەموو مناقەشە لەسەر عەزابی قەبر بابە تۆی موسڵمان هەل لە دنیادا خراویە قەبرەوە تۆ هەموو ڕۆژە عەزابی قەبر لەلایەن دیکتاتۆرەکانەوە دەدرێ مناقەشەی چی لەسەر لەگەڵ موسڵمانەکە دەکەی دڵی یەکتر عاجز دەکەی لەبێ عەزابی قەبر هەبێ یان نەبێ کە بەداخەوە کەس و گروپی وا هەیە لەسەر ئەم شتانە کە پێویست نین ناڵێ ئەوەی من ڕاست و بەڵگەدارە و ڕێزم هەیە بۆ بۆچوونی زانایانی تر بەڵکو یەکسەر مۆری کافربوونی لێدەدا ڕاستە و خۆ بۆی دەچێتە سەنگەر و فول لە قسە و بۆچوونەکان دەکاو ئەوەندەی تریشی دەخاتە سەر بۆی ئابڕووی بەرامبەر بەرێ مادەم بۆچوونی وەکو من نییە بەڵام زاتی وەکو ئیمامی شافعی ئەو پێشەوا گەورە ئەو زانایە ئەو خواناسە دەفەرمێ ڕەئی صواب يحتمل الخطأ بۆچوونەکانی من خەڵکینە پێم ڕاستن بۆچوونەکانی خۆم بە بەڵگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهێز کردووە پێم ڕاستترین بۆچوون و مەذهب و ڕێگایە بەڵام بەخوا هێشتا چونکە قسەی مرۆڤە شیکاری منە و تێگەیشتنی منە بۆ قورئان و سنەت و شریعەتی ئیسلام يحتمل الخطأ دەشکرێ بە هەڵەدا چوو بم خۆ من معسووم نیم خۆ من وەحیم بۆ نەهاتووە وەڕەئی غەیری بۆچوونەکانی بەرامبەرم کە بۆچوونیان لەگەڵ مندا یەک ناگرێتەوە کە ئەوان ڕەیەکی تریان هەیە بەرامبەر بە تێگەیشتن لەو ئاەتە و لەو فەرموودە خەتەئون من ئەمڕۆ پێم هەڵەیە ئەگە پێم ڕاست وایە منیش دەچوومە سەر ڕێبازەکەی ئەوان بەڵام یحتەمیل الصوابە بەڵام دەشکرێ ڕۆژێک من بگەمە ئەو قەناعەتەی من هەڵەبووم و ئەوان ڕاستن بوو پێکاویانە بۆیە موسڵمانان ئاوا لەو سەردەمەدا ئەو هەموو مەذاهیبە شەبوو ئەو تەبای و برایەتی و خۆشەویستە لە نێوانیاندا هەبوو کاتێک خەلیفەیەک بە ئیمام مالیک دەڵێ تێڕوانی نەفیقیەکانی تۆ دەکەینە ڕای گشتی وڵات هەبێ هەموو میلەت و موسڵمانان لەسەری بڕۆن دەبێ خەڵک پێوەی پابند بێ هەیواتە هەمویان مالیکی مەذهب بن ئیمام مالیک دەفەرمێ نابێ بەخوا قوربان شتی وا قبوڵ ناکرێ چونکە ئەوە بە کەمگرتنی عەقڵ و بیر و ڕای زانایانی ترە خۆ هەر من زانانیم هەر من تێکۆشانم نەکردووە من ئیجتیهادم نەکردووە ئەگەر بێت و قبوڵکەم بۆچوونە فیقهیەکانی من تێگەیشتنم لە قورئان و فەرموودە بچەسپێندرێ بەسەر هەموو خەڵکیدا هەمووی پابند بکرێ پێوەی کەواتە ڕەئی ئەو هەموو زانایانی تر ئەو هەموو عەقڵە کارانەی تر ئەو هەموو تێکۆشان و ئیجتیهادیانی ترم سڕیوەتەوە کە ئەوەش بێئینسافیە بێویژدانیە ئەوەتانە پیاوێکی وەکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو خەلیفە بە دادپەروەرە ئەو نزیکە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کاتێک کە ویستی مارەی سنووردارکە ئافرەتێک ڕاست بۆ وتی شتیوا مەکە تۆ بە هەڵەدا چووی چونکە لە قورئانە دیاری نەکراوە مارەی سنوورەکەی چەند بێ بەپێی توانا و دەسەڵاتی مێردەکەیە ئەو کەسەیە کە ژنی لێمارە دەکرێت ئیمامی عومەر چۆسە مینبەر و فەرمووی ئەصابەت ئیمڕەئەت وەئەخطەئ عومەر بەخوا ئافرەتێک پێکای عومەر بە هەڵەدا چوو قسەی ئەو ئافرەتە ڕاستە و من لە قسەی خۆم پاشگەز بوومەوە ترسناکی ئەم تەفرەقەیە چیە بەڕێزان کاتێک کە موسڵمانان ئێمە ئاوا لەناو خۆماندا ناکۆچین مەترسیەکەی لە چیدایە دەبینین
خەڵکی دەبینین بێدینەکان باسی چی دەکەن؟ بێدینەکان سەریان بەیەکەوە ناوە حیزبیان هەیە، ڕێکخراویان هەیە، کۆمەڵیان هەیە، باسی هێنانەدی دنیایکی خۆش بۆ خەڵک دەکەن، باسی دژایەتی ستەمکاری و گەندەڵی دەکەن، باسی مافی گەنج و ژن و ژینگە پارێزی دەکەن، خەریکی کردنەوەی خول و وەرکشۆپ و لەسەر کێشە سیاسیەکان و ئابوووریەکانی خەڵک، باسی گەندەڵیەکانی حکومەت دەکەن، باسی نەخشە و پرۆژە دەکەن بۆ تێربوونی خەڵک، بۆ موچەی باشتر، بۆ ژیانێکی شایستە بە مرۆڤ. ئەمانە لادینن، بێدینن، شەو ڕۆژیان خستووەتە سەرکار، کەناڵیان، تەلەڤیزۆنیان، کۆڕ و مەدیسیان، ڕۆژنامە و ڕاگەیاندنیان خەریکی ئەم بابەتە زیندوانەی کۆمەلگان. ئێبانی موسڵمانیش عەرزم کردن ئەم چەلەحانەیە دەکرێت جا نەک بە گفتوگویەکی هەمنانە، یەکتر ناشیرینکردن، یەکتر بە موبتەدیع و گومڕا و ضال و سەر لێ شێواو. وەڵات چونکە تۆ زەکاتی سەرفترەکە لە ڕەمەزاندا بە قود نەداوە بە پارەداوتە، ئەوە تۆ گومڕای، چونکە بەڵگەم هەیە، بەڵگەت بۆ دێنێتەوە. ئەوەی تریان دەڵێت چونکە وتت عەزابی قەبر لەسەر ئومەتانی پێشوونیە یان عەزابی قەبر نییە، چونکە ئەمە لە دادپەروەری پەروەردگار ناوەشێتەوە، بەڵگە دێنێتەوە. ئەوەی تریان دەڵێ ئەوە تۆ هەل لە ئیسلام دەرچووی، تۆ هەر کافری. ئەوەی تر دەڵێ وەڵام مەولود بیدعەیە، ئەویان دەڵێن نەوەڵڵا کارێکی چاکە، باسکردنی ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەم شتانە کە قونوتی بەیانی و فڵان و فڵانە پەنجەت دەبێ ئەوا بجوڵێنی، وەڵا نەیجوڵێنی، وەڵا ئەوەندە بەرزیکەوە دەستت لێرە بگری، نەوەڵا لەوەی بگری، نەوەڵا بیخەیتە خوار ناوکتەوە. خەڵک سیر دەکا ئەم شتانەی کە تۆ باسییان دەکەی چ سوودێک بە خەڵک دەگەیەنن. برسێتی خەڵک تێر دەکەن، زۆڵ مستەمی ئیداری و ماڵی لەسەرلا دەبەن، وڵات و نیشتیمان ڕزگار دەکەن، ماف بۆ مافخورا و دەژێڕنەوە، حەقی ژن و منداڵ و بێکەس منداڵی هەتیوی تێدا ڕەچاو کراوە. نەوەڵڵا ئەوە تەنها چەلەحانەیە. ئەو کاتە خەڵک بیر دەکاتەوە کاکە وەڵڵاهی ئەم ئیسلامە یەکەم ئیسلام چارەسەری کێشەی سەردەمی پێنیە. ئەمانە بەس خەریکی مناقەشاتی ناو خۆیانن، ئەمە دەبێت وریابی شەڕ لەگەڵ یەکانەکەن. دکتۆر سەعد الهیلالی دەڵێ لە ساڵی هەفتاکاندا هەموو بەیانێک پۆلیس دەهات بۆ بەشێک لە مزگەوتەکانی میسر. وتیان بۆ؟ وتی وەڵڵا ئەو کاتەکە کە شەڕ بوو لە نێوان ئیمام و نوێش خوێنانی دوای ئیمامەوە، لەلایەن پێشنوێژ و نوێش خوێنانی دوای پێشنوێژەکەەوە کە نوێژیان لە دواوە دەکرد، هەموو بەیانێک شەڕ ڕووی دەدا، بەریەککەوتن و قسە بە یەککوتن ڕووی دەدا. ئیمام قونوتی دەخوێن، نوێش خوێنەکان مەزهەبێکی تریان قبوڵ بوو، حەدیثیان دێنایەوە کەوا قونوت لە هەموو نوێژی بەیانیان ناخوێندرێ. ئیمامەکەش لێگو من شافعی مەسەب و دەیخوێنم. وتی پۆلیس دەهات لە زۆر بەشێکی زۆری مزگەوتەکانی میسردا هەموو نوێژی بەیانیان بەس بۆ ئەوی نەهێڵە ئیمام و مەموون تووشی شەڕ بن لەسەر چی؟ لەسەر قونوتی نوێژی بەیانی. یەکاکە خەڵک کە ئەمە دەبینێ دەڵێ وەڵڵاهی برا ئەم ئیسلامە چارەسەری کێشەی مەدەنی منی پێ نییە، چارەسەری کێشەکانی سەردەمی منی پێ نییە. ئەمانە لە مزگەوتێ لەناو نوێژا بەیەکەوە ناحوێنەوە، جاوەرە حکومڕانی وڵاتیان بدەیتە دەست و متمانت پێیان بێ. چاولێت چ بەڵایەکی گەورەی ئەو تەفرەقەیە. دووەم خەڵک تێدەگا و وا دەزانن موسڵمانان هەرگیز ناگەنەیەک، ئەڵەن بەخوا کاکە هەر مەلایە قسەیەک دەکا، هەر موفتێ فتوایەک دەدا، برا ئەمانە لە ناو خۆیاندا تەبانین، دڵی چیمان پێیان خۆش بێ. واقعان واشە. سێم دەڵێن چارەسەری گرفتی سیاسی و ئابووری بە موسڵمانان و بە ئیسلامیەکان ناکرێت. ئەمانە لەسەر عەزابی قەبر شەڕیانە، ئێمە میلەت هەمووی بۆ خۆی وا لە قەبرە برا، حد دنیادا عەزابی قەبری چێشتووە، تۆ جارە وەرە لە عەزابی قەبری دنیا و لەو ستەمکاری دنیا ڕزگاری کە، بەڵام تۆ حل لەسەر شتێک مناقەشەتە کە سوودت پێ ناگەیەنێ، کە میلەتەکە پێویستی پێینەوە گرفتی زۆر گەورەتری هەیە. وتیان مامۆستا هاواری دەکرد خاڵکوتان حرامە، کەچی لەو کاتەدا خەڵک دەکوترا. تۆ تا باسی خەڵک کوتان هەبێ بە ناحەق کابرا لیسی هێناوە سەربازی بەرداوەتە ئەو میلەتە پشتیان نیچەماندۆ بە قەمچی و بە لێدان. خەڵک کوتان هەبێ تۆ نابێ باسی خاڵ کوتان بکەی، لەعنەتی خوا لەوانە بێ کە خاڵ دەکوتن، ئەی بۆ باسی لەعنەتی خوا لەوانە بێ کە خەڵک دەکوتن ناکەی. کە میلەت دەبینێتەوە حەل بەم شتانەوە مامۆستا وتاری جومعە خۆت ڕەش و شین کردوێتەوە، وەڵڵا ناومێت دەبێت. بۆیە تەفرەقەی نێوان موسڵمانان یعنی ناشرینکردنی ئیسلام یانی بێبەهاکردنی ئەو ئیسلامە گەورەی کە خوا نردوێتی حکومڕانی ئەم سەرزەویە بەدادپەروەری بکە و خۆشبەختی پێشکەشی مرۆڤایەتی کە و دەستی زاڵمان و ستەمکاران لابە لە ناو کۆمەڵگادا. خوا لە دینەکەی خۆت باشتر حاڵیمانکەی، پەروەردگارە تەباو خۆشەویستمانکەی لە ناو خێزانماندا، لە ناو گەڕەک و شار و وڵات و میلەتماندا، خوا مسلمانانی هەموو جیهان
یەک دەنگکەی یەک ڕەنگکەی یەک فکرکەی خوا بۆ چوونە جیاوازە فیقهیەکان ببێت تەمای خۆشەویستی و کار ئاسانی بۆمان نەیکەین بە بابەتە چارە نووسسازەکانی دنیا و قیامەت و بابەتە گرنگەکانمان لەبیر بچنەوە خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەیت آمين آمين والحمد لله رب العالمين وذكر فإن الذكرى تنفع المؤمنين